خۆشەویستان نەتەوەی گرتووەکان هەموو ساڵێک بە تایبەتی بە دیاریکراوی لەم ڕۆژەیە دیاری کردووە بە ڕۆژی بەکارنهێنانی ژینگە لە پێناو جەنگدا واتە هەڵبدەین ڕێگری بکەین لەوەی کە ژینگە بپارێزێت لە کاتی جەنگەکاندا کە لە هیچ کاتێکدا ئەمە نەبوو نەکراوە بەڵام هەندێک لە وڵاتان ڕەنگە بەیاننامەی تایبەتیان ئیمزا کردبێت لە پێناوەی کە ژینگە پارێزراو بێت و داتا و زانیاریشەیە کە لە جەنگەکاندا تەنها مرۆڤەکان و بینە و باڵەخانەکان نابنە قوربانی بەڵکو دارەکان لە دارستانەکاندا ئەسووتێن و ئەبڕدرێنەوە و ئاوەکان ژەهراوی دەبن پیس دەبن کارەساتی ژینگەی بە دوای خۆیدا ئەهێنێت و سەرچاو و ئاوەڕووبارەکانیش ئەوانیش بە هەمان شێوە دەشێوێنرێن و تێک دەچن و پیس دەبن زۆر بواری تر کەش و هەوە ئەوانش باز ناکەین کە چەند و کەڵی ئەو جەنگانە و بۆمبانە لە ئاسمانی ئەو ناوچەی کە جەنگی تایە چ کاریگەریەک بەجێ هێڵن لەبەرەوە ئەمڕۆ باسێک لەم ڕۆژاکەین پەیوەندی نێوان ژینگە و جەنگەکان و پاشماوە جەنگیەکان کە ئەمێنێتەوە چ کاریگەریەکان هەیە ینی تا ئێستاش لە کوردستان شوێن هەیە بۆمب و تەقەمەنی و مینەکانی تیاماوەتەوە هێشتا لە ژینگەیە ماونەتەوە و بەردەوامی ژەمانە هەم بۆ خۆیان مادەی پلاستیک و بابەتی تریان تایە بژینگە پیس دەکەن هەم ڕەنگە خاک و بە پیتەکەش بشێوێنن و لەم هۆکارە جەنگیانە چۆن ژینگەمان بپارێزین ئێمەی کورد لەکوێ ئەم بابەتایی یعنی کە باسی جەنگەکەین جەنگەیەک لە دوایکەکان ژینگەی ئێمەی چەند خاپور و وێران کردووە وەڵامی ئەم پرسیارانە لە زۆر بەڕێز دکتۆر باسل بورهان کە بەڕێزیان پسپۆڕی ژینگەر و مامۆسای زانکۆ وەردەگرینەوە دکتۆریان باش بەخێر زۆر بەخێربێ دیدان من بەرنامە ژینگەیە زۆر دکتۆر ڕۆژەکە نازانم ئێمە بڵین خۆشببختین لە جەنگێکی زۆرانینیان ئەوەنە ناخۆشببختین هەر لە جەنگای بۆ ئێمە چۆنە ڕۆژەکە بۆ دیاریکراوە ڕاستە وڵای هەردوو لایەنەکەی دروستە تێت طبعاً سڵاو بینەران لە مقدمەی باسکەم لە بیدایە تا پێشەکیەک لە ساڵی 2001 کە ئەم شتە لە وێنە باسکرا لە بڵین 5 نۆڤەمبەری 2001 وتیان سبەینە کە 6 نۆڤەمبەری 2001 بێتە یەکەم جار یەکەم ساڵ کە ناوەڕێ بە ناوی بەکارهێنانی ژینگە لە پێناو جەنگ خۆ شتێکمان پێش بەرنامەکە باس کرد کە لە 6 ساڵی ڕابردووە لە سایە چلی شەڕەکانی عالم بە جۆرێک ڕاستەخۆیانە ڕاستەخۆ ئیلاقیها بووە بە سەرچاوە سروشتەکان کە بەشێ لە ژینگەیە کە بەشێ لە شەڕەکان بۆ بەدەستهێنانی ژینگەیەکی پاکتر لە پێناو خراپترکردنی ژینگە هەردوو جۆرەکە شارەکە لەسەر ژینگەیە بەڵام ژینگەی پێ خراپ ئەکرێت ئەمە شتێکە کە باسمان کرد لە بیدایەتەوە ئەوەیە کە شتێکەمە لە شەڕی بینین ئەوەیە کە بەڕاستی ئینسان تیاچێت و دوای تیاچوونی مرۆڤ کە گرنگترین شتە ژینگەیە لە پلەی دووە مادێ کە بەڕاستی لە ناوچوونی ژینگەش بەهۆی شەڕەوە خۆی بە جۆرێک دوای ساڵانێک هەر لە ناوچوونی ئینسانەکانی بەدوای دەدێت ئەو پیسبوونەی ئاو خاک و هەوا ئەو شتانێک کە ڕوەدات هەردووبارە لە ناوچوونی ئینسانە کەمە بڵێ نمونەی زۆر گەورەمان هەیە لە عالەما کە ئەمە ڕوویدا بەڕاستی لە 6 ساڵی ڕابردووە یا بین ئەم شتە پیشاندا کە وەک بیرهێنانەوەیە کە بە وڵاتە زلهێزەکان کە ئەمە شەیە ئەو شتێکی ئێوەیکەن ئەمە شەیە هەرچەند کە جەنابشت باس کرد ئەوەیە کە بەڕاستیلانی ڕێگری نەکرێتەوە چون وڵاتە زلهێزەکان کە خۆیان ساڵانە کۆنفرانسە گەورە سیمپۆزیەمە گەورە ژینگەیەکانە بەسن خۆشیان هەرە بنەهۆی ئەوەی کە ئەو شتان دروست بێت هەر ئێستا لە عالەمی خۆمانە شەڕی گەورەمان هەیە کە نمونەی ئەوەیە کە ئێستا حەیەن ژینگە پیسە بێ ئەگەڵ چەند ساڵی ڕابردووە 40-50 ساڵی ڕابردوو سێرکەن شتە زۆر گەورەکان کە لەسەر ژینگە زۆر کارەساتی گەورەی بەکارهێناوە کە ژەڕی ڤێتنام بوو کە 20 ساڵ بۆ نمونە لە 1957 کاتە 20 ساڵ ئەو شەڕە درێژەی خان لەم 20 ساڵەیە ئەمریکا تقریبن ئەوەی کە ئامار باسەکە 75 میلیۆن لیتر مەوادی بەکارهێناوە بە تەیارە بۆ ئەوەی کە سەوزایی ببڕێ لە مەنتیقانەیە بۆ ئەوەی کە ئەوانەی کە خەڵکی ڤێتنام خۆیان لە شەڕەکەیە دیار بن و خۆیان حەشار نەدەن ئەو 75 میلیۆن لیترە تا ئێستش لەسەر ڤێتنام ئەوەی ماوە کە بەڕاستی سەوزای ئەو وڵاتەکە وڵاتێکی زۆر سەوز بوو لە ناوچوو دارستانەکان لە ناوچوون شەڕێکی هەموو بوونەوەرە زیندوەکان بە وردە زیندەوەرەکانیش لە ناوچوون ئەوەیە کە بیئە ئیکۆسیستم یان ژینگەی وڵاتی بە تەواوی گۆڕی ئەمەیە کە وڵاتێکی زلهێز کە خۆی بڵێن بەرگری لە ژینگاکە بڵێن پشتگیری ژینگا چرنۆبیل ئەوە بۆمباتۆمی ئەو شتەی کە شوێنێک کە تاقیەوە زایانیان دکتۆرەکان زۆر تێزی دکتۆرا لەسەرەوە براوە کە ئەمە هەتا قوتبی جنوب شمال ڕۆیشتووە ئەو مادە نوکلیێرانە کە بە هەموو عالەما بە ڕێژەی خۆی بڵاو بێتەوە ئەمە کارەسەتە زۆر گەورە ژینگەیەکانە لە پێناوی شەڕکە بەڕاستی خراببوونی ژینگە تەنها هۆکار دەتوانین بڵێن
لە سای 95 بەرەوسەری ئینسانە بەڵێن ئینگلیزی بڵێن ئانتروپۆجێنیک ئێفێکت ئەوەیە کە تۆکارەکە تەنها ئینسانە بینە سەر شتەکانیتر لە عالەماکە ڕوویاوە شەڕی کوێت کە نزیکی خۆمانەوە بە جۆری ئێمەشی گرتەوە کە عراق وڵاتیان بەرحاڵ لە ساڵی 92 کە دوای کە عێراق لە کوێت کشایەوە مەشتە عالەمیەکانە کە زۆری تر لە پلەیەکەم دووەم سێمەکان هادێت دوای ڤێتنام شەڕی کوێت زۆر بە گەورەی ناوەبرێ ئەوەیە کە تقریبا عێراق 700 دانە بیرە چای ئاگر لێدا ئاگر تێبەردا کە گەڕایەوە دواوە ئەو دووکەڵی کە دروستی کرد تا ماوەیەکی زۆر منتیقەی بە تەواوی لەژێر دووکەڵا بوو هەوای زۆر پیس کرد بیئەی منتیقەکەی بە تەواوی گۆڕی تقریبا 8 بۆ 10 ملیۆن لیتر نەوتڕۆشە ناو دەریاوە وەکو پەڵەی نەوتی گەورەترین پەڵەی نەوتی لە هەموو تاریخی پیسبوونی نەوتی دەریایە لە هەموو عالەمە گەورەترین پەڵەی نەوتی 8 بۆ 10 ملیۆن لیتر ئاو ڕۆیشتە نەوتڕۆشە ناو دەریاوە ئەمە شتانەیە کە نزیکی خۆمانەکە ڕوویداوە نزیکتری خۆمان دووبارە شەڕی ئێران و عێراق کە 8 ساڵ ژینگەیەکی زۆری کاول کرد ئەو منتیقەی ئاوی بینی منتیقەی جنوبی عێراق لای بەسڕەوانەوە کە زۆر کاولکارێکی زۆری ژینگەی بوو دارستانێکی زۆر سوتە ئەوە دووبارە شەڕی 2023 عێراقی خۆمان کە بوو غێری ئەو شتە ڕاستەوخوانە کە ئینسان لە ناوچوو منتیقەیە چۆڵ ئەبێ ئەو شتانە بەڵام ئاسارەکان دەتەوە کە ئۆرانیۆم بە شێوەیەکی زعیف کرا ئۆرانیۆم بەکارهێناوە چەکی نوکلێر بەکارهێناوە ئەوەش دووبارە کارەساتی ئەمە شتانەیە کە بە بیرەوەری خۆمان لە نزیکی خۆمان ڕوویاوە کە چ کارەساتێکی گەورەی خۆڵقاندووە. باشە دکتۆر بێگمان لە کاتی شەڕ و جەنگ و ئەم بابەتانەیە سروشت و ژینگە بە بێدەنگی ئازارە چێژن بەبێ ئەوەی کە ئێمە بیر لەوە بکەینەوە کە دوجار زەویە کە پێشتر پڕ بووە لە بەرهەمی کوشت و کاڵی تر ئەو زەویە بێپیتە بێ اینجا پرسیارەکەی منەوە ئایا کاریگەری ئەم جەنگانە لەسەر ژینگە هەتا چەند ساڵ لەسەر ئەو ژینگە و ئەو خاک و ئەو سروشتە ئەمێنێت؟ بەڵێ پرسیارێکی جوانە خۆی پێڵێن کوشتنی خامۆژ یا کوشتنی بێدەنگ ئەوەیە کە تۆ غێری ئینسانەکە بەدەنگە بەڵام کوشتنی ژینگەکە بێدەنگە ئەوەیە کە بەڕاستی کوشتێ جا لەو ساڵ 2001 وشەیەکیان بۆ ئەمەشدانا ئێمە جینۆساید بە هەمومان بیستووە ئێکۆسایدیان داناوە ئێکۆساید لە 2001 دانرا ئەوەیە کە قەتڵ و عامکردنی ژینگە پێڵێن ئێکۆساید عینی شتە عینی جینۆسایدەکەی بە شێوازێکی تر ئەمەیە کە بەڕاستی کاریگەریەکە زۆر وردە بە توێژینەوە دەرەکەی بەڕاستی ئەو شتانی کە غێری بەچاو ئەبینێت ئەوەی کە بەچاو ئەبینێت تەبعاً لە شەڕەکانە یەکەم شت کە وێران ئەکرێ پاڵاوگەنەوتیەکانە ئەوانەیە کە وڵاتی پێڵاوگەنەوتیەکانە شتە گرنگەکانی ئابووری ئەو وڵاتێک یانێ نایبن ئەو وڵاتی ئیفلیچکەن بۆ نمونە مەعمەلە زۆر گەورەکانە کە ئێستا لە شەڕی ئۆکرانیایی بینین بەڕاستی ڤێتنام کە باسم کرد 3 ملیۆن هکتار کە زۆر ڕوبەتی گەورەیە کشتتوکاڵی لە ناوچوو لە شەڕی ڤێتنامە ئێستا 5 ملیۆن هکتار خۆی ڤێتنام بۆ وڵاتێکی زراعی بناوبانگەوەیە ئۆکراین ببورن 5 ملیۆن هکتار لە ئۆکراین تا ئێستا لە ناوچووە 600 معمەلی زۆر گەورە ئینداستریال یا سەناعی لە ناوچووە ئەمەیەکێتە پرسیارەکەی جەنابەت کە چەند ئەتوانێت دوای خۆی شت بەجێ بێڵێ بەڕاستی ئەگەر نیوکلێر بێت کە تا ساڵانێکی ساڵ زۆر بە دوایڵێ و کێشەکە ئەوەیە ئەچتەنە بەرهەمە زراعیەکانەوە DNA مرۆڤەکان یا حیوانەکان ئەگۆڕێەوە دوایەوە بیستمانە لە ئەوە هیرۆشیمە لە یابانچی ڕوودا تا جنریشن چەندە نەجیلی دوای ئەوە کێشەی DNA کێشەی لە جیناتە کە چۆ جیناتەوە زۆر بەدەگمەن چەند جیلی ئەوێت تا ئەمە دکتۆر هەر ئەوە نیە ئەو خاکە بێپیت بێ بەرهەمی کوشت و کاڵیتیان نەچێندێ و نەڕوێت بگرێت تیاڕێ بەڵام لە بەروبوومەکەیە ئەم کاریگەریە دەرەکەوێ یعنی کەسێک بخوا کاریگەری نەرێنێ ئەمە هەندێک مادەمانەیە کە پێڵێن پۆتەنشیال تۆکسیک ئێلمنتمانە کە پۆتەنشیالی مادەی تۆکسیکیان تایەت ئەنواعی مادەکان ئەم مادانە گەر لە بۆمبەکانی ژیاوات بەڕاستی لە شەڕکە بەکاریە ئەمە لە زۆر بەنام باسمان کردووە کیمیکالمانە کە دیار مادەی کیمیایە لە هەڵاجە بوومان هەموو کەس ئەزانە پێویست ناکە باسکەین کە چیە ڕۆیداوە تا ئێستش لەوانەیە هەندێک شتی مابێت و دوای 40 ساڵ تەواو بوو تقریبا بەڵام ئەوەی کە بایۆلۆژیکە کورتترە بەڵام زۆر بەقوترە کە بەکتریایەک مادەیەکی بایۆلۆژی بەڵاو بێتەوە بۆ نەخۆشکردنی خەڵک بە جۆرێک لە جۆرەکان ئەوەش کە نیوکلێرە کە زۆر دیارە کە ئەچێتە ناو دیێنەوە کە ئەتوانێت زۆر ئینسانی ناقص دروستکات دوای ماوەیەکی زۆر ئەمە هەموو جۆرەکانی بەڵام شتێکی تر لەوە خراپتر دووبارە لە شەڕەکان لەجار ڕاستەوە خۆ بۆ نمونە سەدێکە تەقێنرێتەوە سەرچاوی ئاوی وڵاتێک وێرانەکرێت ئەمە جگە لە ڕێوەکە خاک نابود وێرانەکات و ئەڕوات و ئەشۆرێتەوە ئەو شتانێکە لە ڕووی ئەوەوە بەکە تۆ سەرچاوی ئاوی وڵاتێک لە ناوچوو ئەو کاتە برسیەتی بێئاوی ناڕاستەوخۆ لە بینبردن و خاپورکردنی ئەگریکالچر یا بڵێن زراعی ئەو وڵاتە سەوزایی ئەو وڵاتە ئەمە هەمووی بەدوایە وردەوردە یا شتێکی زۆر خراپتر کە تۆ لە شەڕە مجموعە شار مجموعە چەند ملیۆن نەفەر لەوانەیە لە شوێنی خۆیان بڕۆن کە لە شوێنی خۆیان ڕۆیشتن تەبعاً ئەم شارە خاپورە بێ دوایە کە هێن دروستی کەنە دووبارە لە ڕۆی ژینگەییەوە تۆ هەزار تەن وێرانە ئەبێ بێتە شوێنێکی تر ژینگەی شوێنێکی تر پیسکە وڵات ئەم شارە پاکەیتەوە هەزار تەن تر دووبارە ئاو چیمەنتە و شیشی ئەو شتانە بنە وڵاتە دروست کەرەوە دووبارە هەمووی سەرچاوی ژینگەییە کە دووبارە دێتەوە شوێنی خۆی
وەروە غیر ئەو شتانێک لە ژینگەی پیس کرد ئەم خەڵکی کە بۆ چەند ساڵ لە وڵاتی خۆیان ئەڕۆنە شوێنێکی تر تەبان ئەو ژوێنەی تر دەبێ بە کاتی لێ بن ژینگەی ئەو شوێنە دووبارە وڵات کاو لەکردن شوێنە ژینگەکە دووبارە دێنە شوێنی خۆیان ئەو شوێنە هەروە خراپەمێنێتەوە یعنی کاریگەریەکانی ساڵ دوای ساڵ ئەڕوا ئەم شەڕە بە ساڵە تەواو بێ بەڵام کاریگەریەکان لە جەنگی تەقەکردنیش نەماوە ینی بە زمانە قسە بکەم ئێستا جەنگەکە جەنگیشی ئابوووریە زۆر ڕاست وڵاتێک پلاستیکت بۆنێرە کە ژەهراویترین جۆری مەترسیداری پیسبوونی ژینگەمانەوانە و نەزانین و بەکارهێنان و وەشیاری بەکارهێنانی ئەم بابەتانە و دووبارە ڕیسایکل نەکردنەوەی ئەوە پێما بێت کاریگەری زیاترەکان دکتۆر وڵای باسێکی هەڵەبجەت کرد بیام خۆشە یەکشت باسکەین تا ئێستش برادرمان هەیە خەلاقە لەوەی ئەڵێ من هەناری هەڵەبجە ناخۆ بەرهەمی هەڵەبجە ناخۆ هەر بەڕاستی ئەو چەکە کیمیایی کە لە هەڵەبجە بەرام هات چەند ساڵە پێش ئێستا بیرم نییە بە زەبت بە دیاریکراوی توێژینەوە کرا و هیچ کاریگەریەک لەسەر خواردنی هەڵەبجەنی بۆی خەڵک مەترسی لەلا دروست نەبێ و پێوا بێ ئەم بابەتە بەسەر بەڕاستی چەکێکی کیمیایی ئەوی کە لە هەڵەبجە بەکارهاو ئێوەکو پسپۆڕیتان تا چەند ساڵ ئەمێنێتەوە کاریگەریەکانی ڕاستە کاریگەری دەرونی لەسەر کەس و کارەکانی هەر ماوە بەرکەوتی چەکی کیمیایی لە نێو لەشی هەر ماوە بەڵام بۆ خاک کاریگەریەکەی ماوە بەڵێ پرسیارێکی جوانە ئێمە کو توێژینەمان لەوێ کردو بەڕاستی و هەر ئێمەژنە چەند گروپی نێودوڵەتی تا ئێسش کراوە تا ئێسش لەوانێ بەردەوام بە هەندێک جار فاندێک پارێکە درێ بە گروپێکی نێودوڵەتیان دووبارە لێ سامپڵی ئاو خاک و شتانە وەرن ئێمەش بۆکو خۆمان کەم ئیشەکەم ژینگەی بەڕاستی خۆم نمونەمەر گرتووە لە دار و لە میوە و لە خاکی هەڵەبجە لە بەرتانیش فەسم کردەوە دکتۆرای خۆم بەرمە کاتی خۆی چەند ساڵەوە پێش وەرمونە ئەوەی کە ببینرێت شتە زۆر زەقەکان بێکەوتم پۆتەنشیال تۆکسیک ئێلمەنتی ئەوانەی کە ڕاستە خۆ بینی کە ئەوەیە بەڕاستی شتێکی وامان نەبینی ئێستا کە دوای هەشتا تا ئێستا زۆر ماوەیەکی زۆرە بەڕاستی شتێ ببینی کە ڕاستە خۆ تەئسیر بکاتە سەرەوە چون ئەو مادانەی کە بەکارهاتوە لە شەڕی هەڵەبجە بوونە گازی کیمیایی خەردە لە ئەو نوعانە ئەمانە دوای 20 ساڵ ئیتر وردە بە باران لە خاکە ئەشۆرێنەوە ئەڕۆنە خوارەوە دوای ئەوە شی ئەبنەوە مادانە شی بوون ئەبن هەندێ مادەی تر هەندێک جار لە سەرچاوەکان ئابینی کە ئەم مادانەی دووهەم کە دروستە بن لەو مادانە یەکەم لەوانەیە هەندێک کاریگەریان هەبێ بەڵام چون ئەبچنە قوڵایی خۆڵەوە و دەرەچن بەڕاستی لە شوێنەکە لەوانەیە ئێمە ئیشی زراعی ئەمە لە 30 سانتی یەکەمی خۆڵایە بەڕاستی لەو شتە دەرچووە کە تازە کێشێکی بۆ بەڵێ بۆ کشتتوکاڵێ بە شتێتری زۆر گرنگ ئەوەیە کە بۆ منە هەنار ئەمە غەیری ئەوەش زۆر تۆژینەمان لەسەر دار کردووە دار چون دار بەشێک ئیمپێڵ بایۆماس لە عیلما دارێکی هێنا لەوانەیە بۆ 50 کیلۆ 100 کیلۆ 150 کیلۆ وزنی بێت 200 کیلۆ وزنی هەبێ بەڵام هەنارەکە چەند کیلۆیەکە لەوە وەکو سەوزە نییە سەوزەیەکە خۆی هەموو بەشەکەی خۆی بەڵام دار تۆ یەک بەشێکی دوورتری لێ خۆی ئەگەر شتێکیش لە خۆڵەکەی هەبێت ڕاستەخۆ ئێسش بیرێتێ زۆر بە زەحمەت جوڵەی ئەڕواتە ناو میوەکە لە گەڵاو دارامێنێتەوە بەڵام لە میوەیە ترسی زۆر کەمترەوەی کە خۆمان توێژینەمان لەسەر بینیمانە بە چای خۆمان لەبەرەوە دوای 30 ساڵ بەڕاستی هێناری هەڵەبجە دڵنیابن کە زۆر پاکە لەوەش باشە کاتە دکتۆر ئەگەر بۆ نمونە لە وڵاتێکی دراوسێ جەنگ و کاولکاری هەبێ کاریگەری ئەوە لەسەر وڵاتەکەی تر ئەبێ بۆ منە لەسەر وڵاتی خۆمان باسی کوێیت و ئێران و ئەم بابەتانت کرد لەسەر وڵاتی خۆمان ئەگەر جەنگەکە لە لای خۆمان نەبێت بەڵام لە وڵاتانی دەرەوە بێ دراوسێ بێ و نزیک بێ لێرە هیچ کاریگەرێکی ژینگەیە بێ لەسەر ئەم وڵاتە لەم جەنگەی ئیسرائیل ئێران باسی ئەوەیانە کە ئێرانوت لە وێزگەیەکی ئەتۆمی ئێران درراوە پێ ئێمە هەمومان بەرکەوتوو بڵێ تیشکەکەی بەڕێمەشکەوتە بێت ئەم دەنگوایانە هەب پرسیارێکی ڕاستە تاوا جوانە بە دوو نوع ڕاستەخۆ ناڕاستەخۆتوان تەرسیدار هەندێک جار شتەکەوانە گەورەی لە وڵاتەکە وتم پێتانەوەی چێرنۆبیل تا قوتبی شمالیش ڕۆژ ئەگەر شتەکە نوکلێر بێ گەورەی بەڵێ ئێمە ئەوەیە کە زۆر باسەکەن کە ژینگە بەڕاستی حدودی نییە کەسێک کە لێرە لە وڵاتێکی خۆی ئێستا سەرچاوی ئاوی ئەمە لەکوێ لە تورکیاوێت بوو ئاوێکی سەدەك لە تورکیا پیس بێ لە دەجلە فرات نەتیجەکەی ببینین بەڵێ ڕاستەخۆ چون ئەم حدودی ئەمە حدودێکی هەواییە حدودێک نییە تۆ ژینگە جیا ناکاتە حدودەکە کابوو پیسای جاری سیروانی ئەمە لەکوێ لە ئێرانەوەیە پیسکاری لە ئاوی سیروان لە دەربەنی خان نەتیجەکە ببینێتەوە کە ئێمە ڕێک ئەوەمان بە توێژینەی خۆمان کردووە لە سەری دەربەنی خان ئیشمان کردو لە سەری بۆ نمونە کابوو بەڵێ بەرکەوتە ئەبێت بە پێی ئەوەی کە حەجمی ئەو گەورەیە ئەو ژینگە پیسکردنە چییە ئەگەر ڕاستەخۆ بێ هەوا بێ بەڵێ هەواکە یعنی ئەمە تەپۆتۆزی ساڵانە ئێمە لەم سلێمانی خۆمان لەکوێیەت لە سووریا و لە ئەفریقای شمالیۆن دەجاریە و لە ئەردەنوێتە ئێرە کابوو بە هەوایە ئەو دن کۆڵە خۆڵانە توان مادە هەڵکردن لەگەڵ خۆیانە بیهێن ئەگەر ئاو بێ ڕاستەخۆ دێت ئەوان دەجار ناڕاستەخۆ کە کاتێ وڵاتی تووشی شەڕە بێ کاتی شەڕی ئێران عێراق ئێمە ئاوارەیەمە ڕۆشتە کوێ ڕۆشتە ئێران ئەو کاتەکە بوو بە شێوەی ئابووری بە شێوەی کەلتوری بە هەموو شێوەیەک دەرهاوێشتەکانی ئەو
پیسبوونی ژینگەیە ئەو کۆمەڵکوژیە ئەو هیجرەتەی کە ئەو کۆچێک کە ئەکرێ دووبارە وڵاتێکی تر تووشیە بێ بەڕاستی. دکتۆر ئەو جوتیارە بەڕێزانەی کە مادە قڕکەرەکان بەکارەهێنن بۆ بەروبوومە کوشت و کاڵەکانیان ئەو مادە قڕکەرانە هیچ زیانێکی ناتەندروستێ بێت بۆ ژینگەکە. لەوانە زۆر جار باسی ئەومان کردێ بەڕاستی ڕاکەوتم ڕاستەوە خۆ هەندێک لە شەڕەکان لە شەڕی ڤێتناماوی شەکراوە ینی قڕکەر بەکارهێنرا بۆەوەی تۆ لە ناوچی وە نەجاریش بەڕاستی لە شەڕەکانە هەندێک سیلاح ئەو کەمیکاڵانە تاقیەکرێتەوە یەکەم جارە بۆ تاقیکردنەوە قڕکەرێ لە شوێنێک هەر شتێک کە تاقیەکەنەوە لەسەر وڵاتە دوایش بە شێوەیە ڕیسەرچ توێژینە سەرەکەم زان نەتیجەکەی چی بە لە وڵاتی خۆیان تەمان تاقی ناکەنەوە ئەمە ڕووی داوە و قڕکەرەکان ئەگەر بە عەمدی بە یا غێر عەمدی وایە وڵاتەکە بەکارێن بە عەمدی لە شەڕەکە بەکارهێنێ بۆ شتە لە وڵاتە لەناو بە ئەنجایش بە غێر عەمد بە نەڕۆی نەزانینەوە زەراع فەلاحی بەکارهێنێ بەڕاستی طبعا ئەوەی تر باسێکی خۆی بە تایبەت خۆی ئەوێکە قڕکەرەکان چەند تەسیراتیانە بێ ئەگەر بە ڕێژەی خۆی زیاتر بەکار بێ ڕات ئاوی ژێرزەوی پیسەکە بیرەکان پیسەکە ئەو کات هەندێجار ڕاستەخۆ هەندێک فتری ئەمانی هەندێک لەو مادانە بێت دوای 4 ڕۆژ شیە بێتەوە بەس ئێمە دوای 2 ڕۆژ بەرهەمەکە لێکن و ڕاستەخۆی باشە دەست خۆش ژینگە زۆر سپاس زانیارەکانی بەڕێز دکتۆر یاماندوو نەبی.